هاوڕێیان چۆنن لە بەشەشکە لە هەڵدانەوەی لاپەڕەی تاوان ناپاچی هەوڵ دەدەین یعنی من ئەو ماوەی بەوە دەگرم هەولێر وتنی بەوەی دەگرم ئەندە لەو فەزاعەتە گەورە و ئەخلاقی سیاسیەکان ناپاچی یان ئابڕۆچوونە گەورەکان هەندێک بەرپرس باز دەکەم ئەوی بێتە بەردەستم هاوڕێیان ئەوەی بێتە بەردەستمان دیارە ئیتر باز دەکەین پالۆ مێژوو تۆمار بکرێت وەکو گوتیشم تا لە ژیاندامان بە هەست پێ بکەین ئەوە دەبتە مێژووە ڕەشەقەترانیەکەیان هاوڕێیان ئەو جارە باز لەوە دەکەین کو نیهاد بارزانی خودای کێش و فەزاعەت و یەکێک لە کوڕە هەرە قێزەوەنەکانی مەلا مستەفایە کورە چیتر ژووری مەکتەب سیاسی جێگیری سەرۆکی پارتی دایتە بەرشەق لەسەر چش ئێستا لەتان باسەکەم بەس بەر لەوە هاوڕێیان جێگیری سەرۆکی پارتی عەلی عەبدوڵڵا کە کەسایەتێکی یعنی بەڕاستی گرینگە قسەک لەسەری ڕابوەستین ئەو کەسایەتیە ئێمە وێنەیەکمان وەرگرت وەرچی پارتیوی کۆیلێ هەرچی لەناو قیادەبی بەس ئەم ئێستا وزە نەزەرم زۆر گۆڕایە خەڵکەکێ بڕوا بکەن لەناو پاراستن و ئاسایشتن بە وجدانە ئەو وێنەیە زۆر غەڵەتە شەط پلێدان دەکرێ قسەیان لەگەڵ بکەی یان کوڕی باش بوونە ئێمە کوڕی باش نابە مەفهومە بەس یعنی ئەو وێنە نییە کۆیلەی ماڵی بارزانی بن یەکێک لەوانە ئەو عەلی عەبدوڵڵایە ئێستا باسی دەکەن زائیدەن هاوڕێیان دەمەوێت سەرنجەش بڵێن بڕوا بکەن یعنی هەموو ئەوانەی لە پارتی نزیکن ئەڵێن وەختی خۆی گروپەکە بوونە لە ماڵی بارزانیان لە ناو پارتی هەموو شتێک قبوڵ نەکرد یان وەکو ئەو گروپە نەبوونە هێمن هاورامی و ئاری هەرسین و ئومێد خۆشنا و کەوانە نییە زۆر بە بێزەرەتی دیفاع لە پارتی دەکەن ئەسڵەن ئەڵێن ئەوان دایموو سەعات شەڕە دەندووچیان هەبووە شەڕە دەندوو یان قبوڵی هەموو شتێکی ماڵی بارزانیان نەبوو نقاشیان کردیە لەگەریان ڕێی خۆیاندایە کە هەندێک ئاودیوی دەرەوەی ناو مەکتەب سیاسی میدیا بووە کە باس دەکەن یەکێکەوانە سویەکی ئاپ جەوهەرنامە عەلی عەبدوڵڵا جێگیری پارتی زۆر تونبوونەوە و بەیاننامە و شتەکانیشیان لۆ تاریخ تۆمار کردیە هاوکات جگە لە عەلی عەبدوڵڵا و جەوهەرنامە فەرەکەدین کاکەی دەرجی فەتحوڵڵا یعنی ئەو تیپە سامیش هەموو شتێک لە ماڵی بارزانی قبوڵ نەکرێت بۆ زانیارتن دەڵێن لێشی ترسانە لەبەر ئەوەی وەیان زانیە نازانم سەر بە مخابەراتی بەریتانیایە خۆ ماڵی بارزانی ڕۆحیان دەستیەکێک سەر بە دەستگایەکی هەواڵگیری بی ئەوان بەس دەوێت ناو خەڵکانی کەس کە سەر بە دەستگای هەواڵگیری نەبی بۆ زانیاریتان بەرحاڵ بینەوە سەر عەلی عەبدوڵڵای عەلی عەبدوڵڵا ئەوە دامەزرێنەری پارتی بووە دوای لە هیوا ببورن بەر لەوە حزبی هیوا کە لە 39 دروست بوو ئەوانە گروپەشی سەر بوون ئەو ڕۆژ دکتۆر نور بابی ئەو ڕۆژ و بروسک و ئەو بێئەخلاقانە بابیان دامەزرێنەری کۆمەڵی هیوای کوردستان بوون یەکەم حزب بوو نەک یەکەم یعنی یەکێک لە هێزە ڕێکخراو و تۆکمەکان بوونن کە زۆربەیان خەڵکی بۆ زانیاریتان کەرکووک هەولێر و بادینان بوونە وەختی خۆی ئەو خەڵکانەیە زۆربەی قیادەکان لەوە بوون هەتا مووسڵ و ئەوانەشیان نەگەردا بووە خەڵکی مووسڵ دوای ئەو چون حزبی شۆڕشیان دروست کرد یەکەم حزبی سەپی کوردستانی بووە ئەوە مەبەست لێرە عەلی عەبدوڵڵایە عەلی عەبدوڵڵا دوای ئەوە حزبی ڕزگاری و ئەخیری بووینە پارتی لە ڕێی برای مەحمەدی بەر دامەزرێنەری پارتی بوون کە وەختی پارتی دامەزرا بۆ زانیارتە مەلا مستەفا وجودی نەبووە هەر وجودی نەبووە هەر ئاگای لێ نەبووە ئیتر بەگە پارتی دەکەوی هەتا 6 و تەریخ لەگە باڵی مەکتەب سیاسی دەکەی دوای تەسلیم پارتی مەلا مستەفای دەبتەوە دەرێن دەیگوت ئەگە من هەر جاشایەتی بکەم دەخۆم دەبمە جاشی مەلا مستەفای فەرزەوە چی خۆشە منطقی تریش دانی هەر ئینسان بتە جاشی مەلا مستەفای نەک جاشی داژیکەر ئیتر دوای ئەوە تاعن ئەو دکتۆر بابی ئەو دکتۆر ڕۆژەی نووری شاوێز کەسی ئەو نووری شاوێز من خوێنمەوە جەلال تاڵەبانی
یەک جملەی گوت بە هیوام شوعیەکان بە دوات چوون بکەن و تا ڕێزدار کەریم ئەحمەد ماوە یەک تۆمەی زۆر خەتەری تاڵەبانی باسەکەەوە دەڵێن بەهادی نووری نەمریش باسی کردیا کە ئەو نووری شاوێ سەرڕێی نەدایە هیچ ڕێککەوتنەک لە مابینی باڵی مەکتەب سیاسی پارتی دروستبی هیچ ڕێککەوتنەک دوای ئەوە دەرکەوتی ئەوە خەتمالی حیزبی شوعی بە یعنی ئاگر خۆشکردنەوەکە بە فیتی شوعیەکان بووە ئەوە تۆمەتەشی زۆر خەتەرە بڕۆن لە دیداری تەمەن بخوێنەوە ئەم بەخۆم خوێندیتمەوە ئەڵێ نووری شاوێ سەتە جەرار تاڵەبانی دەرێزارێک عقد ئیمزامان کرد چوون لە ئێزگەی بخینەوە دەرێ نووری شاوێ ڕاست ڕێککەوتنەکەی دران بەرحاڵ ئەو عەلی عەبدوڵڵا مەلا مستەفا عەفوی کردن بووینەوە پارتی بووینەوە جاشوی مەلا مستەفای گوتجارنی دوای دەبتە مەحافز و سلێمانی و ئیتر دوای ئەو بەچی بەگە قیادەی موقەتە دەکەویت کە سامی عەبدوڕەحمان دوور دەکەویتەوە ئیتر ئەو بەگەر ئەوەی دەکەویت دەبتە سکرتێری پارتی یعنی کە سامی جدا دەبتەوە قیادەی پارتی گەل دروست دەکە لە دوای قیادەی موقەتە ئیتر ئەو دەبتە ئەوە سکرتێری پارتی هەتا وەکو 2000 هەتا کۆنگرەی ئەوەیان 2009 بەستراوە بزانم هەڵە نەبم هەفت بوویانەوە بوو بەهەرحاڵ تەوان لەو کۆنگرەی بەهۆی ئەو کێشەی کە ڕوو دەدا هەر نایبەنە کۆنگرە کابرام قاتعە دەکە هەر ساری نێچیری دەنی مەسعود لە جیاتی دادنێ بۆ کۆنگرە بێت جێگیر ببەسترێ وڵا کە ماڵی بارزانی 5,000 پیاوەکە هەر هیچ ئەساویان لێ نەکرد بوو لۆ خۆیان نێچیریان لە شوێنی داناوتەوە چکو پێشتر شوێنی نێچیری ئەو عەلی عەبدوڵڵای لێ بووە لەو ڕۆژەوە نێچیر گرتی بەری نەدایە بۆچی مامی ئیلە الئەبەد بۆ مردن هاوڕێیان ئەجا عەلی عەبدوڵڵا هەندێک مەردانەیە بۆ مەسەڵەن دەبێن چەند جار لە دەوی فڕانسۆی دەرکردیە گوتی لە بۆت نییە بەشداری کۆبنەوەی مەکتەب سیاسی بکەی مەسعود دەیبێت زۆر کەیف پێدەهات بەری کردیە لەناو ئەوش گوتووی کابرایەکی باوا بڵێن حزبی ستالینیەکان ئەو جەماعەتی شوعی قەدیمەکان بووە بە پرەنسیب بووە زۆر پاک بووە ئەڵێن دوو مڵکی نێچیر شوقەچیدایە دوای ئەوەی بە ناوی حزب گوتی بڕۆ لە خۆت لەوێن دەرپاڵدەوە ئەگەنا مڵکی نییە و هیچی نییە کابرایەکی عەقیدەیی بووە بەڵام لە ناو پارتی بووە ئیتر بەشدارە لە ڕووی ئەخلاقی سیاسی لە هەموو تاوانێکی پارتی ئەی بەڵام لەوێن دەریانی خاوەن ئاڕای خۆی بووە قسەی خۆی کردیە و ڕۆتینیاتی جددی وەرگرتیە مۆری پارتی لەکن بووە و تاریخی پارتیە تا 6 سال نووسیتەوە دوای ئەوەی پێی شەرم بۆ بنووسیتەوە بۆ زانیاریتە تا ئەوە بووە هاوڕێیان ئەجە بێمە سەر کێشەکە کو لەگەر ئەو کابرایی چکو دەبێت و مقەدیمەیەک لەسەوەی باسکەی ببورن کە مەسەلە درێژین باسکردنەکەن ێ بەس دەبێت ئەو کابرایی بناسی کابرایەک بووە هەتا بتوانی پێوانەی لۆ بکەی لەو چیرۆکەکەی باسکەی هاوڕێیان حەمید ئەفەندی هەیە وەزم مایە 5 ژنی هینایە تاانۆ کابرایەکی زۆر سکسبازە زۆر بێڕەوشتیشە و دەوریشی هەبوو لە بەگرتندانی بۆ زانیاریتەن ئەو شەعبان ئەو هاوڕێی شێروان کە خیانەتی کرد یەکێک لەوانە حەمید ئەفەندی پارەی دەدایە یەکێک لەوانە حەمید ئەفەندی پارەی دەدایە و معلوماتی دەگەیاندەوی و ئەویش دەگەیاندا ئاسایش و پاراستن حەمید ئەفەندی لە ساڵی 2001 بێژەرێکی کەناڵی شەرقیە بەعسەکان بە خەتەیە یان ئەوە بۆ خۆی هاتە ئێرە چکو ئێستا وەکو گوتمان یعنی ئێستا هەولێر بووتە منبعی ژنە لە فرۆشەکانی ئێرانی و لوبنانی و وڵاتە فەقیرەکان مەغریبی و پڕی بووە ئیتر ئەو دەمی شەر هاتیە بە عەرەبەکان بێژەرێک لە بێژەرەکانیان هاتیە ئیتر مەسوولەکان تەبدیلی پێ دەکەن بەخوا لە ڕۆژانە برادرێک باسی دەکرد دەگوت چوومەکە فازڵ میرانی بە ئەوەی گوتیە دەگوت لە تەلەفۆنی هیچ ئاگای لە خۆ نەبوو سەرخۆش دەگوت سعدی پیرەی ئەرێ ئەو خەپەی لوبنانیە چەند ڕۆژ لەکەم بوو کافر سعدی و ئەوە زۆر ئەوەنە بەرحاڵ بینە سەر ئەوەی بێژەرێکی کەناڵی شەرقیە بەعس بە نایی سیخوڕی نادیتیان ئەوتە بەخۆی لەش فرۆش بە هاتیە و مەسوولەکان دەستا و دەستیان پێکردی یەکێک لەوانە شەوەک چەند شەوەکە کە تەپ بەردەست حەمید ئەفەندی وەڵا حەمید ئەفەندیش
شاوی سووری خۆی لەگەڵ دەکات و $300 دەداتێ. $300 2000 گەلک زۆر بوو هاوڕێیان. وڵا ژنۆژەتی لە بازاڕی دەگۆڕتەوە کە دەگۆڕتەوە دەبینی حەمیدە ئەفەندی کڵاوی لەسەری نایە 300 تەزویری دایتی. یعنی شەوە سوورەکەی بە بەلاش بووە بە تەزویری کردیە. وەڵای تر دەبتە کێشە و شکایەتی لێ دەکرێت. بازاری دۆلار فرۆشەکان شکایەت لە ئاسایش لێ دەکەن یان دەبتە کێشە دەژیرە وەڵاویش حکایەتەکەی هەموو دەجارتەوە. دەڵێ حەمیدە ئەفەندی دایکێک من شەوق لە کنی بوومەوە ئینتر نازانم باسی چەندی کرێ بەس گوتی ئەو پارە لە حەمیدە ئەفەندی ئیتر دەنگە داتەوە. ئەو چیرۆکەی حەمیدە ئەفەندی دەتەختەوە لەناو مەکتەب سیاسی. نیهاد بارزانی دەستەکەن دەستۆ مەکتەب سیاسی و ئەنتەرەکە کوڕە ئەنتەر و ڕەوشتەکەی مەلا مستەفای ئیتر ئەو چیرۆکەی دەژێرتەوە لۆ عەلی عەبدوڵڵای دەڵێن عەلی عەبدوڵڵا قسە لە ڕوو بووە. ئیتر وەکو گاڵتە پێکردنەک باسی کردوەتی نازانی حەمیدە ئەفەندی وای کردی. ئێش گوتی ئەو حەمیدە ئەفەندی مەشهورە بەو شتە قۆڕانە بەس تۆ خۆت شەرم لە خۆت ناکەی کوڕی مەلا مستەفای لەوی خراپتری. ئاوتی هەوەرگە ڕاستەری محسین دزایی شوێندەر بووە چۆن کەسی تکە خۆیان لێنە بوو دایکە بەر شەق و شاپ و بۆکس و ئیتر ئەو هەیکەلە لەو پیاوە پیرە بە تەمەنەی بدا تاعن ئەو 2000 ڕوویدایە ها کە تەمەنی تقریباً 65-70 ساڵ بووە. وەڵا دایکە بەر شەق و شاپ و ئەوانە هەموو دەموچاوی بەخیم کردیە. ترێن محسین دزایی گرتی وتی کاکە سەبر بگرەوە جێگیری پارتیە و ئاخر بەو تەمەنەوە دێنێ پارەشی بەویش و ناوە تەنما لە محسین دزەییش بدە. وەڵا ڕۆیشتیەوە چیمە ئەوان کەسیش نەوێرا برێ لەل ئەتر سگرتی یعنی بە شەق بە شاب کە دەمانچە لە جێگیری سکرتێری پارتی لە ناو مەکتەب سیاسی و لە ژوورەکەی خۆیدا. ئیتر عەلی عەبدوڵڵا زۆر تووڕەدەبی لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی یان کە کرایە ئیتر بوویتەوە قاڵی لەگەڵ مەسعودی ئیتر ئەوان نەزیادی داوای لێبوردنی بکەن سڕی دەکەن ڕەوانی ئەو شوقە چی دەکەن هەموو کتابەکانی لێ دەبن تاعن بۆ زانیاریتان کتابەشی هەیە بە ناوی دەستنووسی هەیە خەڵک دیتیتی بە ناوی پەشیمانم ئازام 3000 پەشیمانم نووسیە یعنی کتابەکەیان لێ بردیە. ئەگەرەکەم کوڕەکەی نەبی کتابەکەیان لێ بردیە بەس گرنگ هەموو کتاب و دەستنووس ئەویان لێ بردم مۆرەکەشیان دوای هەندێ کارجەر مەکتەب سیاسییان زندەی کردبەوە ئەویشیان لێ وەرگرتبەوە بە ناوی ئەوی چکو عەلی عەبدوڵڵا زۆر وایە تەقلیدیوە کەسە شوعیە چلەکان بووە ئەوانە فێر بوون هاوڕێیان ئێڵە کۆبوونەوە و ڕسمیات و زۆر بە جددیان وەرگرتیە. ئیتر وەڵا سڕیان کرد و دوای ئەوە لە کۆنگرەی ئاخر کۆنگرە حسابیان لۆ نەکرد هەنیان برد کە کاوە فەزاعەتەکە لە ڕووی حیزبایەتی و پڕەنسی بۆ دەڵێم نێچیریان کردە شوێنی و عەلی عەبدوڵڵایان لە شوقەچی دانا هەتا 2017 دوای ئەوە مرد. ئیتر ئەوە فەزاعەتی نیهاد بارزانی کە جێگیری سەرۆکی پارتی دایتەش بەر شەق تاوان ئەوە ڕەنگ بین ئێستا زۆربەتان نۆرماڵە بەڵام کاکەوە ئاپڕشێکی زۆر گەورەیە. ئەتو کەسە کە نیهات هیچ پلەی نەبی ئەتو بێ لە ناو مەکتەب سیاسی جێگیری سەرۆکی پارتی بدێ بەر شەق و شاپە ئەوان حسابیانە بۆ هیچ ئەوە نەکردی دەنی بابە هەرسندان لێدا ئەو کابرایە چ بووە تاوان بۆ زانیاریشتان ئەو جملەیە زۆر گرنگە بەعس بکەم بڕواوکەنەوە عەلی عەبدوڵڵای باسی کردی گوتی 3000 نادە 2000 هەمایلی شنی مەلا مستەفا دەکات داچی مەسعود و نیهاد و سوداد ئەوانە بە پێخواسی لە ئێران هەڵاتیە چتە ماڵی عەلی عەبدوڵڵای گوتی کورەوەرە پێڕا بگات ئیدریس و نێچیر ئیدریس و مەسعود لە یەکتری دەدەن دەستیان دایتە چەقوی لە ئێران دەڵێم 79 78 و چەندە ئەو شتانە. عەلی عەبدوڵڵا لە دوای مردنی مەلا مستەفای دەوری وەسیتی ماڵیانی دیتیە و سوڕعی پەوە کردینەوە و جارە گوت بێ ئیدریس مڕوانی تاران کردوتم بڕۆ خۆت ڕابوێرە تو تەسەوڕکە یعنی وەکو بابیان بووە هەمایل لە شوێنی مەلا مستەفای سوڕع و کێشەی عائیلی خۆی پێچە ئەوجە نیهاددایە بەر شەقانم بە ڕەزیلی مرد و لێشان نەگەڕایە داشتەکانی تۆ کوڕەی خۆی بوو هەم لە سوێچ ئاپ هەم دەڵێن هەموو هەوڵەتیان نەگەریدا دوو قسرە شەڕی ناوە خۆکە نایبکرد. من لە هەولێر بووم جارە کاتە تەلەڤیزیۆنی بەس نازانم چەند بوو دوای سوێچی ئاپ بوو زۆر قسەی باشی کرد
طبعا لو ئەو سەردەمی گەلک زۆر تەحەدای باتی کرد دژی سویەکی ئاب دژی ئەو وەزع قسەی زۆر باشی کرد من ئەوەم دێتەوە بیش بەڕاستی بەرحاڵ هاوڕێیان هەویستم ئەوە باس بکەم ئەو فەزاعەت و ئابڕوو چوون و یان گاڵتە پێکردنەی نیهادی کوڕی مەلا مستەفای کەکو جێگیری سەرۆکی حزبێتە جێگیری مەسعود بارزانی لابەر شەق و شاب کەس شێ پێچینەوەی نەکرد پێچوانەوە سڕیان کرد و هەموو کتاب و دەستنووسەکانیان برد و هیچی وای نەمایە بە هیوام ئەگە کوڕەکەی غیرەتی هەیە ئەگە کوڕی ئەو عەلی عەبدوڵڵایی غیرەتی هەیە دەستنووسەکە ئەگە لە کنیتی بڵاو بکاتەوە ئەوە ئەگەنا ئیلە ئەبەد هەست بە ئازاد دەکا یان بدات بە شوێنی کە بەنەوە ئەگلنەوە ئەکان من نازانم لەکن چییە بەس ئەڵێن هەموو کتێبخانە و شتەکانیان لێ برد وەچی جەرجیس فەتحوڵڵا هاوڕێیان دوایین شت یانی جەرجیس فەتحوڵڵاش لێرە بوو لە سوید ماڵی مەلا مستەفای مەسعودوان وعدیان پێدا کە هیچی لێ ناکەن هەموو کتابەکەی بردەوە کوشتیشان ژەهر خواردیان کرد جەرجیس فەتحوڵڵاش ئەوە بوو مەکتەب سیاسی بوو کتابخانەکەشان هەموو لێ بردیە ئەوجا کوڕەخۆنیوەی مەکتەب سیاسی وا فۆتایە جەرجیس فەتحوڵڵا فەلەکە دین کاکەیی ئەوە عەلی عەبدوڵڵا جەوهەر نامێق فەریدون جوانڕۆیی بەڕۆ دوێ جگە لە وەرە خوارە عەسکەریەکانی وەکو فازڵ بەرواری و وەعید کۆڤلی و ئەدیب شێروانی و کورە چوزانم ئەوەندە زۆرە باس ناکرێ نیشاتیان کە ئێستا پاڤێ لەشێت لەوانی تێپەڕان هاوڕێیان سبەی یان دووزبەی باسی ئەوەتانە دەکەن چۆن خەجە دیسکۆ هەوڵیدا لە ڕێی بەفیتی حاکم قادری هەوڵیدا ئەو کەریم سنجاری بکوشی کەودەمی مەسئولی ڕێخستنی تایبەت بە سوتفا قوتار دەبی لۆتان باز دەکەم کاتە چۆش